الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خوشکانی عزیزمان، دایکانی بەڕێز و خۆشەویستمان، هەموو لایەکتان بەخێر بێن یاخوا. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە دەروازەی ئیستیقبال و پێشوازی مانجێکی خەڵاتی خوایی وەستاوین و ئومێد دەکەین خوای پەروەردگار تەمەن و عمرمان بدا بۆی بە خزمەتی ئەم میوانەی شاد بین و لە ئەندامانی ڕیز و دەستەی پێشوازیکەرانی ئەم مانگەی خۆی لە دیوانی خۆی بمانژمێرە ئینشاء الله تعالی. بەڕێزان، ئێمە زۆر جێگای خۆیەتی وەکو ئێستا لەم ئان و ساتەدا کە خەڵکێکی زۆر لە غەفلەت و بێئاگاییدا، غەفلەت و بێئاگایی لە بەرامبەر ئەو پەیامەی کە لە پێناویدا خوڵقاوە، غەفلەت و بێئاگایی لەو خالقەی کەوە دەمانژێنێت، ڕۆزیمان دەدات، ئێمەی بەدی هێناوە، بۆ لای خۆی دەمانباتەوە. ئینجا بێئاگایی لەو سەفەرەی کەوە لە بەردەمماندایە، بێئاگایی لەوە کە بەڕاستی ئێمە وەکو موسڵمان ئاگامن لە دەستبارگرتن بۆ یەکتر نەماوە. و هەروەها لەوەها ساتێدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر کە مانگی شەعبان دەهات، شەوەکانی وەکو عادەتی ئاسایی سونەتی خۆی بە شەونوێژ و ڕۆژەکانی بە ڕۆژوگرتن وەکو دایکمان عائیشە دەفەرمێت هیچ مانجێکم نەبینیەوە پێغەمبەری خوا جگە لە ڕەمەزان ئەوەندە تێیدا بە ڕۆژوو بێت. جا لەوەها ساتێکدا پێغەمبەری خوای و بەشیر و ئەسحابە مژدەی دەدا بە هاوڵانی کە دەیفەرموو ئەی هاوڵانی بەڕێزی خۆم، مژدەتان لێ بێت بە هاتنی میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستی خوا. ئەوانی هەموویان دڵخۆش دەبوون. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. خوای گەورە دەفەرمێ محەممەد صلی الله علیه و سلم بە ئیمانداران بڵێ بە فەزل و بەخششی خوا و بە هیدایەتی خوا بۆتان کە قەدر و نرخ و بەهای ئەم مانگە ئەزانن و کە پێی دەگەن دڵخۆش بن، چونکە بەڕاستی گەیشتن بەو مانگە خەڵاتێکی گەورەیە. خوشکانی بەڕێز، ئەگەر ئێستا ئەم دەرفەتە بەڕووی شاری خامۆشان و ئەهلی گۆڕستان داواڵا بکرێت، واللهی نەک هەموو ڕەمەزان یەک ڕکعاتێک بە هەموو دنیا و ئەوەشکەتیدا نایگۆڕنەوە. بۆیە ئێمە با دڵمان خۆش بێت کە خەریکە داخڵی ئەم خوڵ و دەورە و مانگە ڕۆحیە دەبین کە مانجی پیرۆزی ڕەمەزانە. بۆ دڵخۆش نەبین ئێمە ئەم مانگە بوو بەهۆی ئەوەی کەوا بەهار بێتە ژیانمانەوە. ئەگەر ئێمە قورئان نەبوایە چێ بەختەوەری لە ژیان دەبینی، چێ ناسنامەی خۆی دەناسی. وەکو چۆن ئێستا خەڵکێکی دوور لەم قورئانە مرۆڤ بە مەیمونزادە و هەروەها مرۆڤ تەنها لە حەز و ئارەزوەکاندا حەست و کورت هەڵدێنن، ئینجا تەنها خەریکی خواردن و خواردنەوە ڕابواردن و تەنها دیوی دەرەوەی جەستەی مرۆڤەکان دەبین و دیوی دووەمیان و دیوی شاراوە و پەنهانیان کە ئەوە ئەسڵە وێرانەیان کردووە. ئینجا لەوەها ساتێکدا زۆر گرنگتر ئێمە کە خەڵکێک دەبینی بەس بە دنیاوە سەرگەرمە، ئەسڵەن خەمی پەیامی ئیسلام، خەمی موسڵمانانی هاودینی هاودیدی هاوبیر و بڕوای نییە. بەڵام تۆ خوای پەروەردگار لەم دەورێدا کە بەشدارت دەکا لەم ڕەمەزانەدا پەیامەکت پێدا کە پێویستە ئەم پەیامانەی ڕەمەزان ئاگادار بین وەکو باسیەکەین. بۆیە خۆشحاڵ دەبین بۆی ئەم مانگەوە، چونکە بەهاری هێنا ژیانمانەوە. پێغەمبەری خوا دەیفەرموو اللهم اجعل القرآن ربيع قلوبنا. خوایە قورئان بکە بەهاری دڵمان. قورئان لە کەم مانگە داهات؟ لە مانجی ڕەمەزان، کەواتە ڕەمەزان بەهاری قورئانە. هەر کەسێکیش لەگەڵ بەهاری قورئاندا بژێت چوار فەسلی ساڵ وەرزی ژیان و زیندەگی بەهارە. ئینجا ئینسان کە دەگاتەوە مانگە شکۆ بۆ خۆی دەیجێڕێتەوە. ئەزانی بۆ شکۆدار دەبێ لەبەرەوەی دەگەڕێتەوە بۆ لای خوا، دەست لە گوناه هەڵدەگرێ، ئەو گوناهانەی کەوا ئینسان لە لای خوا جەلە جەلالوه، ئەو تاوانانەی کەوا ئینسان لە لای خەڵکی خوا بێنرخ دەکا. هەر کەسێ لەگەڵ خوا پەیوەندی پتەو بێ، هەر کەسێ خوا لێ ڕازی بێ، هەر کەسێک لای خوا عەزیز بێ، لای هەموو خەڵکی خوا عەزیزە. بەڵام خوا پەناماندا هەر کەسێک لای خوا بەهۆی تاوانەوە خۆی بێڕێز و نزم و پەسکە، هەرچی دنیا هەیە بیەوێ ڕێزی بۆ بجێڕێتەوە کەس نییە. ولله العزة ولرسوله وللمؤمنين. خوای گەورە دەفەرمێ عیزەت و شکۆ هەر بۆ خوایە،
هەر بۆ پێغەمبەر هەر بۆ ئیماندار صلی الله عليه وسلم. واتە ئینسان ئیماندار کە شوێن پێغەمبەر دەکەوێت بە عیزەت دەبێ لە دنیادا کەسێکی دنیایی کە حیمای مەسئولێک و پلە باڵایەکە بە شانازیەوە لای خەڵک دەڵێ من لەگە فڵان مەسئولەدا پەیوەندیمان هەیە و ئەوە ژمارە تەلەفۆنەکەی. هەر ئەگەر تۆ لەگەڵ خوا پەیوەندیتە بێت، ئەگەر تۆ لەگەڵ پێغەمبەری خوادا ڕێبواری ڕێگاکەی ئەو بی صلی الله عليه وسلم. إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفع. بۆ لای خوا بەرز دەبێتەوە کردەوە جوانەکان، گفتارە شیرینەکان. ئەم کەسەش ئەوەندە لای خوا بەرز دەبێتەوە کە بەڕاستی شکۆی بۆ دەگەڕێتەوە. بەڵام کەسێک خوا شکۆی بشکێنێ بۆی ئەوەی کەوا شەرم لە خوا نەکات، بۆی ئەوە کە ڕێبواری ڕێگای ئەم ئیسلام و پێغەمبەرە نەبێت عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر هەموو دنیا هی ئەو بێ، ئەگەر دەسەڵاتی دنیا هی ئەو بێ، خەڵک پێی معجب نییە، خەڵک هیچ پێی معجب نییە و پێی سەراسیمە نییە، خەڵک خۆشی ناوێ ڕقی لێتی. ومن يهن الله فما له من مكرم. هەر کەسێک خوا شکۆی بشکێنێ چی هەیە ڕێزی بۆ بجێڕێتەوە. والله ئەگەر خوا ڕێزی کەسێکی شکاند خێزانەکەی خۆی ڕقی لێیە، پیاوەکەی خۆی ڕقی لە خێزانەکەیەتی، مناڵەکان ڕقیان لەو دایک و باوکەیە کە لە لای خوا شکۆیان نییە. بەڵام ئەگەر کەسێک دارای هیچ نەبێ و هیچیشی نەبێ، بەس لای خوا بەڕێز بێ، بەس ڕێبوارێکی ڕێی ئەم ئیسلامە بێ، خوای گەورە بەڕێز و عەزیزی دەکات. بەڵێ ئینجایشی لە شەوانی ئەم مانگەمان شەوی قەدرە، ئینسان قەدری بۆ دەگەڕێتەوە. ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر. ئینسان کە ڕێی ئەم پەیامە دەگرێت کە لە شەوی قەدر داهات و خوا بە قەدری دەکات. إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به الآخرين. خوا بۆ ئەم قورئانەوە خەڵکێک بەرز دەکات، چونکە دەستی پێوە دەگرێت، دەیخوێنێ، کاری پێ دەکات، دەیکاتە بەهاری دڵی، بەهاری ژیانی، بەهاری ماڵی، بەهاری خێزانی، بەهاری نیشتیمان و وڵاتی. اینجا ئەم مانگە مانجی غوفران و لێخۆشبوونە. خوشکانم بەڕێزان، ئەم مانگە مانجی لێخۆشبوونە. بۆیە ئێمە چۆن پێشوازی لە مانگە بکەین؟ یەکەم شت کە میوانێکمان دێ ئێمە چی دەکەین؟ سەرەتا دێین ماڵەکەمان پاک و خاوێن دەکەینەوە، دیوەخان دەڕازێنینەوە، اینجا سفرە و خوانمان، اینجا جلوبەرجی خۆمان، مناڵەکانمان، تەنانەت حەوشەوبانیشمان ڕێک دەخەین بەس بۆی میوانەکە. ئەڵێن میوان ساتێک، بەڵام ڕقابە و چاودێری ساڵێک، هەموو تەمەن. ئێمە بۆ میوانی دنیای وا بکەین ئێمە کە ڕێزگرتن لە میوان بەڵگەی ئیماندارێتی ئەم کەسەیە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، هەر کەسێ بڕوای بەخوا بە ڕۆژی قیامەتێ با ڕێزی میوان بگرێ. ئەدیگەر میوانەکە لە بریەوەی ئەرکت بخاتە سەر، ئەرکت لەسەر لابە، لە بریەوەی کۆڵت بخاتە سەر، کۆڵی قورسی تاوانت لەسەر لابە، لە بری ئەوەی کەوا خەندەت لێ ببڕێ، خەندەت بۆ بێنێ، لە بری ئەوەی کە مادەت پێسەرفکە، مادەت بۆ بێنێ. چونکە لەو مانگەدا مانگی بەخشینە، مانگی سەدەقەیە، مانگی زەکاتە، مانگی گێڕانەوەی نازە بۆ هەژاران، بۆ نەداران، بۆ بێنازەکان، بۆ بێخانە و لانە و کرێگرتەکان، بۆ مسکین و فەقیرەکان. اینجا ئێمە بڕێزان، بۆیە پێویستە لەم مانگەدا یەکەم شت کە پێویستە بەو ئەدەب و ئەتەکێتەوە پێشوازی لێ بکەین بریتە لە مشتماڵکردنی دیوەخانی دڵمان. إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای گەورە تەماشای جلمان ناکا، تەماشای قەد و باڵامان ناکا، تەماشای بۆنی خۆشمان ناکا، و هەروەها تەماشای جلەکانمان ناکە، تەماشای دیوەخانی دڵمان دەکا خوای ڕەب العالەمین. ئەو میوانەش میوانێکی معنەویە و لەلایەن خواوە هاتووە، دەبێتە میوانخانی ئەم دڵەت، میوانی دیوەخانی ئەم دڵە. بۆیە ئیبن تەیمیەش دەفەرمێت ئەگەر دەتەوێت عیبادەتەکان کارت لێ بکەن، ئەوە پێویستە دڵت بشۆی، دڵت پاکەیتەوە. ئەتطهور شەطر الئیمان، پاکێتی دڵ نیوەی ئیمانە بەڕێزان. ئینسان ئەگە دڵی پاک نەبێ، هەرچەندە بەڕواڵەت عیبادەت ئەنجام بدا، ئەوەی کە ئەبوو بەکر و عومەر و ئەسحاب گەیاندە ئەو پلانە سەرڕای عیبادەت، شەونێژی زۆر نەبوو، ڕۆژی سونەتی زۆر نەبوو. خوشکانم ئەی چی بوو؟
ئەو ئیمانە بوو کە لە دڵیاندا بوو، ئەو یەقینە بوو کە لە دڵیاندا بوو، ئەو دڵسۆزی و محەبەتە بوو کە لە دڵیاندا بوو، ئەو ڕێز و حورمەتە بوو کە بۆ دروشم و شیعارە دینیەکان لە دڵیاندا بوو. دەیتۆ بەشێک لە بەرزڕاگرتنی ئەم دروشم و شەعائیرە دینیانە پاکردنەوەی دڵە. چی هەیە لە ئێمە گوناهی نەبێت؟ چی هەیە لە ئێمە ئەگەر چاوێک بە خۆماندا بجێڕینەوە کەم تەرخەمی نەبێ؟ هەمومان کەم تەرخەمیمان هەیە، هەمومان گوناهمان هەیە. لە میهرەبانی خوایە، خوا وێزگەی ئیمانی داناوە. هەندێک وێزگەی داناوەکو گەرما وایە، گەرما و حەمام بۆ شوشتنی ناخمان، وەکو چۆن ئێمە جەستەمان کە عارەقی کرد، کە چڵکی بوو، کە پیس بوو دەیشۆین. ئەم دڵەش ئین القەلبە لەیەصدە، ئەم دڵەش ژەنگ دەیگرێ، ئەم دڵەش کەمڕێی گوناه ڕەشی دەکا، بێئاگای دەکا. بەڵام خوای پەروەردگار ناوە جوێکی ئیمانی گەرماوێکی ڕۆحی دەسازێنێ لە ئاستی شەو ڕۆژ پێنج فەرزەکان، الصلوات الخمس والجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان والعمرة إلى العمرة كفارة لما بينهما. پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام پێنج نوێژە فەرزەکان لە بینی یەکتردا مایەی شوشتنی گوناهەکانن. ئەو گوناهەکەی لە بینی بەیانی بۆ نیوەڕۆ دەیکەی، نیوەڕۆ بۆ عەسر دەیکەی، عەسر بۆ مەغریب دەیکەی، مەغریب بۆ عیشا دەیکەی، عیشا بۆ بەیانی دەیکەی، مایەسرینەوەی گوناهەکانی ئەو نێوەندەیە. ئەگەر گوناهەکان لەوە زیاتر بوون بە نوێژەکان پاک نەدەبووە، خۆی گەورە بۆ دەگوازێتەوە بۆ جمعە، والجمعة إلى الجمعة. جمعە بۆ جمعە مای کەفارەتی گوناهان خوا لەوانەمان بجێڕێ کە بە نوێژەکان پاک دەبینەوە ئینشاءالله. ئەگەر گوناهەکان لەوە گەورەتر بوون بە هەفتە، وێزگەیشی هەفتانەمان هەیە، ئەگەر بە هەفتەش پاک نەبووە، خوای گەورە دەیگوازێتەوە بۆ لە ئاستی ساڵ. وەڕەمەضان إلى رەمەضان، لە مانگی ڕەمەزانە بۆ ڕەمەزانی داهاتوو مای پاکبوونەوەی گوناهی ئەم نێوەندەیە. بۆیە ئێمەش پێویستە وەکو ئیبن تەیمیە فەرمووی ئایا ئەگەر جلێک پیس بێت بۆنی خۆشی لێ دەدەن یان ئەوە تا دەیشۆرن؟ وتیان وەڵڵا بێگومان شوشتنی بۆ ئەولاترە ئینجا بۆنی خۆشی لێ بدەین. دەیوتی ئەم دڵانەی کەوا بە گوناه ئالوودە بوون، ئەو گوناهانەی ئەم دڵانەی کە بە گوناه و تاوان ژەنجیان گرتووە، پێشەوەی بۆنی خۆشی عیبادەتی تەراویح و ڕۆژوو قورئان خوێندن و زیکر و سەدەقە و سیلە ڕەحمی لێ بدەن، سەرەتاوەرن بیشۆن بە ئاوی تەوبە. پێشەوەی ئەو مانگە بێ خۆتان پاککەنەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، فەرمووی جیبریل پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم قادرمەی یەکەمی بڕی فەرمووی ئامین، قادرمەی دووەمی بڕی فەرمووی ئامین، چۆستە قادرمەی سێهەم لە میحرابی وتار بێژ میحرابی مینبەری سەر وتار ئەو شتێنی کە وتاری لێدا اینجا وتی ئامین. سەحابەکان وتیان پێغەمبەری خوا ئەم سێ ئامینت بۆچی کرد؟ فەرمی یەکی لەو ئامینانەی کە کردم ئەوەیە کەسێک بگاتە ڕەمەزان شتێکی وانەکە خوا لێی خۆش بێ دەک دەست بە خۆڵ داچێ، پەشیمان بێ، سەرشۆڕ بێ، خەجاڵەت بێ. خوا پەناماندا لەو کەسانە. بۆچی خوشکانم؟ چونکە لە ڕەمەزاندا هەموو شت دەگۆڕێ، حەیفە ئینسان خۆی نەگۆڕێ.